سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لا گەرما و گەرم لە خزمەتتان نابم ومێ دەکەم کە تەندروستی هەموو لایەک باش بێ ئێمەش بۆ زیاتر جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پابەندبوون بۆ ڕێنمایەنەی کە هەن سەبارەت بە نەهاتنە دەرەوەی هاوڵاتیان و یاخود نەچوونە دەرەوەی و کەسانی کە زۆر زەرور نییە بۆ کارەکانیان لە ڕاستیدا هەوڵمانداوە میوانەکانی ئەم شوی بەرنامەی گەرما و گەرم لە ڕێی ئینتەرنێت و ئۆنلاینەوە ڕاستەوخۆوەریان بگرین تاوەکو بتوانین کەمترین هاتوچۆ بەرێککەوتن دروست بکە ومێ دەکەین کە هەموو لایەکمان پابند بین بە ڕێنمایەکان کە سەرجەم ڕێنمایی و بابەتە خۆپارێزەکان پەیوەندیان بە بەرژەوەندی خۆمان و ژیان و تەندروستی هاوڵاتیان و تاک بە تاکیەم کۆمەڵگەوەیە سوپاسانەکەم بەڕێزان کە ئەگەر هەموو لایەکمان پابند بین میوانی ئەم شۆمان تایبەت بە گفتوگۆکانمان تایبەت بە دۆخی عێراق و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق ئەم حکوومەتە چۆنە و چۆن دەبێ و چۆن بیرکراوەوە لە پێکێنانی ئایا محەممەد زوڵفی بۆ خۆی عەدنان زوڵفی بۆ خۆی چۆن بیرکردنەوەیکی هەیە بەرامبەر بە پێکێنانی حکوومەت تا ئێستا چۆن ڕاوێژ کراوە لە نێوان پێکاتە و هێزوو لایەنە سیاسی عێراقیەکان کورد پێویستە ڕۆڵی چۆن بێ چۆن بەشداری بکە و چۆن هەنگاو بنێ بە ئاڕاستەی عەدنان زوڵفیدا تاوەکو پێگەی خۆی لە حکوومەتەکەدا بەهێز بکە و داوا و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لایەن عەدنان زوڵفیەوە جێبەجێ بکرێت لانی کەم ئەوانی کە پەیوەندیان بە بژێوی ژیان و گوزەرانی خەڵکەوەی ئەوانی پەیوەندیان بە ناوچە دابڕنراوەکانەوە هەیە بەڕێزان دکتۆر تاها حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ کاک دکتۆر ئەم کاتە و باش سپاس دەکەم ماندوومان کردی دەمەوێت بپرسم با پرسیاری یەکەمان لەسەر دۆخی کۆرۆنا بێ بەگشتی دۆخەکە چۆن دەبینی لە عێراق بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێوەکو پەرلەمانتاران چی تێبینیەکتان هەیە لەسەر ڕێنمایەکان هەم لەلایەن حکوومەتەوە هەم لەلایەن هاوڵاتیانەوە بۆ جێبەجێکردن. زۆر سپاس کاکگارم ڕێزوسڵام بۆ بینەران هەڵبەت ڕەنگە بڵێم هەرێمی کوردستان لە چاو زۆربەی وڵاتان ئەگەر مقارنە بکەین کەمترین بڵێن توشبووی هەیە لە نەخۆشی کۆرۆنا ئەمە دەستخۆشیێکی زۆر باشە بەنسبەت هەم حکوومەتی هەرێمەوە هەم دام و دەستگامنی و تەندروستیەکانی ئەم هەرێمی خۆمان و لە چاو عێراق شاگر ئێمە دیقەت بین و هەڵبەت ئەمەش گەڕاوەت بۆ سەر بەدەرەجەیەکەم بڵێن کۆمەڵانی خەڵک و شاری کۆمەڵانی خەڵکە بەڕاستی تێگەشتون لە مەسلەی ئەم خەتەریاتی ئەم نەخۆشیە و هەروەها چالاکی دام و دەستگاکانی خۆمان کە ئەمە وای کردووە کە کەمترین ڕێژەی توشبوون بڵێن تۆمار بکرێت لەم هەرێمی ئێمە و سواز بخۆش ئینشاءالله تێپەڕێنین و هەموو کەسێک دەتوانین بچین و سەرکار و جێگەی خۆیمان. بەڵێ کاک دکتۆر ئەمەوێ گفتوگۆکانمان لە چوارچەوەی پێکێنانی حکوومەتی عێراقیدا چڕ بکەینەوە هەنگاوەکان لە کۆدان لە دوایین داواکردنیدا عەدنان زوڵفی داوا دەکا کە پەرلەمان گوێیەک بۆ کارنامە و بەرنامەکەی بگرن ئەمەکەی ڕوودەدات و پێتان وایە عەدنان زوڵفی بتوانێت لە کاتی دیاریکراوی خۆیدا حکوومەتەکەی پێک بهێنێت ئاڕاستە و گفتوگۆکان بەگشتی لە شەقامی عێراقی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەوەندەی کە ئاگادار بن لە نێو پەرلەمانەوە چۆن قسە لەسەر عەدنان زوڵفی و لەسەر حکوومەت و ئایدیای عەدنان زوڵفی دەکرێت بۆ پێکێنانی حکوومەت. هەڵبەت کاگەرەمەوەی ئێمە ئاگدانی و جەنابی شت و بینەرانیش تا ئێستا بڵێن تەکلیفکردنی بەڕێز عەدنان بڵێن هەنگاوی زۆری بڕیوەیە لەو هەنگاوانە ئەمڕۆ کارنامەی وەزاری خۆی پێشکەش کردووە گەیشتۆتە پەرلەمانی بڵێن پەرلەمانی عێراقی ئەمانە کۆمەڵێک هەنگاون بەڵام گەیشتۆتە دەستی پەرلەمانتاران یان تەنها گەیشتۆتە دەستی سەرۆکایەتی بەڵێ سەرۆکایەتی و خۆشمان بەدەست ینی لەبەر دەستمانایە زۆر و ئەمە هەنگاوێکە لەوەی کە دەلالەتەکەی لەوایە کە بڵێن بەڕێز عەدنان مصرە لەسەر ئەوەی کە کابینەکەی پێک بهێنێت سەرباری هەموو ئەو خلافات و هەموو بڵێن ئەو ناکۆشیانەی کە هەیە لە ناو بڵێن بەیتی شیعیە وا بڵێن و لەناو هەموو ئەو لایەنە شیعیانەی کە ئێستا بڵێن ناکۆکردنەوەی کە بەڕێز عەدنان کە تەمسیلی ئەوان ناکات لەبەرەوە هەنگاوەکان تا ئەم حەدە هاتوون و چاوەڕێ ئەکرێت کە بڵێن لایەنە شیعەکانیش تا حەدێک چونکە بۆ ڕاستی عێراق لە قەیرانێکی زۆر گەورەیە هەم چاوەڕێ ئەکرێت قەیرانی ئابووریش بڵێن جێگەی خۆی بکاتەوە لە ناو ئەم معادلە سیاسیانی کە ئێستا هەیە و سەرباری قەیرانی سیاسی سەرباری قەیرانی تەندروستی کە ئێستا تا حەدێک بڵێن کۆمەڵانی عێراق پێوەی ئەناڵێن و ناو بەناو
چەندین کەیس بڵێن ئەدۆزرێتەوە کە تووشی کۆرۆنا بوونەوە ئەزمەیەک هەموو عالەمەشی گرتووە لەبەرەوە باشترین چارەسەر ئەوەیە کە بۆ هێزە شیعەکانیش ئەوەیە کە پاڵپشتیەکی باش بۆ عەدنان زولفی دروست بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانێت کابینەکەی بڵێن دروست بکات و بە پشتیوانی هەموو لایەنەکان و بەنسبەت یەکێتی نیشتیمانیشەوەی مە لە یەکەم لەحزەوە دەستخۆشیمان لێ کرد و پیرۆزباییمان لێ کرد کە تەکلیف کراوە و چاوەڕێشین بەوەی کە با بڵێن موقفی ڕسمی کاتێککە بڵێن کابینەکەشی تەقدیم کرد موقفی ڕسمی لەلایەن سەرکردایەتی یەکێتیەوە بە تەواوەتی جێگیر بکرێت و پیشانی کۆمەڵانی خەڵک بدرێ. باشە دەتوانی بە وردی باسی هەندێک لەو بەرنامە و کارنامانەی عەدنان زولفیمان بۆ بکەی بە دوو ئاراستەدا بە ئاراستەی شەقامی عێراقی و خۆپیشاندەران و بە ئاراستەی هەرێمی کوردستاندا ناوڕۆکی کارنامەکەی چی لە خۆ دەگرێ بەم دوو ئاراستەیە؟ هەڵبەت ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری کارنامەکەی بکەی بڵێن چەند خوێندنەوەیەکی تایبش ڕنگانەوەی ئەم ئەزمانی ئێستایی پێوە دیارە لەلایەکەوە ئەزمە سیاسی کە لە نێوان هەموو لایەنەکانە هەیە لەلایەکی ترەوە ئەزمەی شارعی عێراقی کە تا ئێستاش ڕەنگە بڵێم تا حدێک ناو بەناو دەنگیان هەر ماوە و هەروەها ئەو ئەزمەی کە لە نێوان حکوومەتی ناوەندی و هەروەها بڵێن هەرێمی کوردستانە هەیە کە چەند مەلەفێکە چەند مەلەفێکی تیا بڵێن تا ئێستا حل نەکراوە و هەروەها مەلەفی ئەمنی و با بڵێن هاتنەوەی بڵێن سلاح لە دەستی حکوومەتەوە ئەمانە کۆمەڵێک پرسن کە خسوێتە ناو کارنامەکەیەوە لەبەرەوە واتە سەورەکەیە کە عەدنان زولفی هەوڵ باد کە دام و دەستگا دەوڵەتیەکان وردە بڵێن زیاتر بەگەڕ بخات و کاریگەریان هەبێت بەڵام تام لە حەزێش هەڵبەت وەکو خۆشمان نەزانین ینی ئەزمەکان ئەوەندە قوڵن ینی ئەچێتە ژێر پرسیارەوە ئایا عەدنان زولفی ئەتوانێت هەموو ئەم خەتوانە ببڕێت کە لە کارنامەکە هەیە و بەتایبەت ئەوەی کە پەیوەندی بە لایەنی ئەمنیشەوە هەیە خۆمان نەزانین کە تا ئێستا شێشتا داعش هەر هەڕەشەیە لە هەندێک ناوچە لە ناوچەکانی موسڵ و ناوچە سونیەکان و تا حدێکیش بڵێن ناوچەکانی خواروش لەبەرەوە ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسی زۆر گرنگن کە عەدنان زولفی تا حدێک بڵێن لە ناو کارنامەکە جێگی کردوتەوە بەڵام ئەوەی کە لە فەقەڕی 12 باسی بڵێن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی کردو و تیا جێگیر کردووە کە هەواڵدات ئەو مەلەفانەی کە عالقن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە خطوە بە خطوە هەنگاو چارەسەریان بکات و وا بکات کە تا حدێک بڵێن حکوومەتەکەشی بە شێوەیەکی جێگیر بێڵێتەوە و دام و دەستگای دەوڵەتی زیاتر بە قوترکە و ئەو ئەزمەی کە بڵێن کە کۆڕۆنا لە وڵات و لە هەموو عالەمە دروست بووە ئەمیش بە هەمان شێوە بتوانێت لە ڕێگەی بڵێن لیژنەیەشی یا خەلیەشی بڵێن چارەسەری ئەم مشکلەیە بکات بە سەرۆکاتی سەرۆکوەزیران واکات و وابێت کە بڵێن ئەو پرسانێک کە پەیوەندی بەلایەنی ئەمنیشەوە هەیە ئەمیش زیاتر تەرکیزی لەسەر دابنێت و هەوڵ باد کە بڵێن لایەنە شیعەکانیش ڕازی بکە بەوەی کە تا حدێک ئەوانیش کاریگەری خۆیان هەبێت لە بڕێوەبردننی ئەم وڵاتەیە و بە هەمان شێوەش هەم سونەکانیش بەڵام هەرچەند ئێمە تا ئێستا نەشمان بیست سونە دژی بڵێن تەکلیفکردنی عەدنان زولفیان نە بەڵام زۆربەی زۆریان تەوافقیان لەسەر هەیە بەنسبەت کورد و بەنسبەت سونەشەوە هیچ کێشەیەکیان نیە ئەوەی کە ماوەتەوە تەنیا هەندێک لایەنی شیعین کە تا ئێستا بڵێن نەهاتوونەتە سەرخەت بۆی کە پشتگیری هەوڵەکانی عەدنان زولفی بکەن بۆ کابینەکەی پێشکەش بکە. باشە بەپێی ئەو کارنامەی کە لەلای ئێوە هەیە یعنی هیچ ئاماژەیەک هەیە بە کابینە وزارەکانی چەند کابینەیە چۆن دابەشی دەکات هیچ ئاماژەیەکی بۆ ئەمە تێدایە؟ کاگەرم تا ئێستا بەوازحی باسی ئەوەی نەکردو چکە هێشتا گفتوگۆکانی دەست پێ نەکردووە هەڵبەت ئەبێت گفتوگۆکان دەست پێ بکات هەم لە هەموو لەگەڵ هەموو ئەطرافەکانە هەم لە ناو شیعەکانیشە و هەم لە ناو سونە و هەم لە ناو کوردیشە چکە تا ئێستا بەڕسمی نەهاتووە بڵێن بۆ هەرێمی کوردستان لە نێوان بۆ نمونە وەکو هەرێم لەگەڵ حیزبەکانی خۆمانە دابنیشە و بەنسبەت بڵێن وەزارەتەکان چۆن دابەشکرێت و یان لەگەڵ سونەکانە تا حدێک بڵێن تا ئێستا دانەنیشتووە و شیعەکانیش بە هەمان شێوە لەبەرەوە بڵێن ئەم مەسەلەیە گەڕێتەوە دوای ئەوەی کە گفتوگۆکانی دەست پێ کرد لەگەڵ لایەنەکانە چۆن بڵێن وەزارەتەکان دابەشەکە لە کورد چ وەزارەتێکی بەرەکەوێت لایەنەکانی تریش بە هەمان شێوە و سونەکانیش ئایا لەسەر وەزارەتەکان هەر وەکوی پێشوو هەرچەند دەنگۆ هەیە کە وەزارەتەکانی کەم کرد بێتەوە یا کەمی کاتەوە ئەمانە گەڕاوەتە دوای گفتوگۆکان.
باشە باس یعنی ئاماژەیەک بۆەوە هەیە کە کورد بە جۆرێک لە جۆرەکان گڵۆپی سەوزی بۆ عەدنان زورفیێڵ کردبێ یان ئامادە بێ بچێتە حکوومەتەکەیەوە پێت وابێ کە ئەمە ڕێکەوتنێک هەبێ لە نێوان کورد و عەدنان زورفی بۆ چارەسەرکردنی گرفتەکانی نێوانیان بۆ پابەندبوون بەو ڕێکەوتنانی کە لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدی کرابوون لە نێوان کورد و دکتۆر عادل عەبدولمەهدیە ئەمانە هیچ زانیاریەکی دروست هەیە لەسەر ئەم بابەتە یان تەنها یعنی پشتیوانی کورد تەنها لە چوارچێوەی ئەوەدا کە عێراقێکی سەقامگیر هەبێ کاگەرەمەکو باسم کرد لە فقەری 12 کارنامەکەی باسی ئەوەی کردووە کە هەوڵ ئەدات ئەو مەلەفانەی کە عالقن لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بەرەو چارەسەریان بەرە ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ وازەحیش بڵێن تایەتی با ئێمە قسە لەسەر ئەو بکەین بەو دیوایە قسە بکەین کە ئەمە پێویستیمان بۆ هەیە بەڕاستی بگەینە ڕێگە چارەیەکی جێگیر لەگەڵ حکوومەتی عێراقیە خۆمان نەزانین ئێستا قەیرانی ئابووری هەیە بەڕاستی دابەزینی نرخی نەوت هەیە و کۆمەڵە قەیرانی ئەمنی هەیە تا حدێکیش و قەیرانی تەندروستیش هەیە ئەمانە کۆمەڵە قەیرانە ئەمە بە ئاسانی چارەسەر ناکرێت ڕاستە ئێمە توانیومانە تا ئەم لەحزەیەش وا بکەین کە بەتایبەت ئەم بەتایی کە هەیە نەما ینی ڕێمان لێگرتووە کە بڵاو نەبێتەوە بەو شێوەیە کە ترسناک بێ بەڵام لەگەڵ ئەمەشا پێویستمان بۆ داعمی حکوومەتی عێراقیش ئەبێ پێویستمان بە داعمی دەولیش ئەبێ ئەمانە هەمووی لە چوارچێوەی ئەوە بێت کە ئێمە بتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە زیاتر سند و تۆڵکەین و زیاتر داعمی دام و دەستگاکان بکەین و هەروەها بتوانین ڕۆڵیشمان هەبێت لە قەراری سیاسی عێراقی ئەمە هەمووی کۆمەڵی پرسن سەراحەتەن یعنی ئەمە بەوە ئەبێت کە ئێمە هەم لە عملی سیاسیە و هەم لە عملی ئیداری عێراقیە بەشدار بین زۆر باش دکتۆر ئەگەر ببووری دەگەڕێم وڵات ئەو پرسیارە قسەی زیاتر هەڵدەگرێ بەڕاستی پارێزگاری سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە دەچینە لای ئەو کۆنگرێ و دەگەڕینەوە توانیوێتی ئەم ئەنجامانە بەدەست بێنێ و توانیوتانە هاوکارێکی گرنگی دام و دەستگا و پزیشکە بەڕێز و کارمەندە تەندروستیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بن جێبەجێکەری ڕێنماییە تەندروستیەکان بن خۆپارێزی خۆڕاگری ئێوەیە کە توانیوێتی ئێمە بەم ئاستا بتوانین وا لێ بکە خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین هاوکاری یەکە کاریگەڕیەکان بن بە تایبەتی پەیوەست بە شاری سلێمانی قایمقامەتی قەزای سلێمانی و لیژنەکانیان کە دڵسۆزانە لە خزمەتی ئێوەی بەڕێزان و کۆی دام و دەستگا خزمەت گوزاریەکان چ لە کەرتی گشتی بن یا کەرتی تایبەت بن ئێمە ئەمڕۆ دوای جێبەجێکردنی قەدەغەکردنی 48 ساعتی تەواوی هاتوچۆکردن بکە بە شێوەیەکی زۆر باش پەیڕەو کرا و تا ئێستا بەردەوامە و بەسپاسەوە جێبەجێ کراوە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی کۆبووینەوە بۆ ئەوەی یەکەم بەو ڕێکارانە بچینەوە کە لە ڕابردووە گرتومانەتە بەر بزانین چۆن ڕێکیان بخەینەوە و ئەو پێشنیازانە چین کە پێویستمانە بۆ دوای تەوابوونی ئەم 48 ساعتە بیگەینە وەزارەتی ناوخۆ و ئەو پێشنیازانە چین کە پێویستە بیگەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەیانە تاوتوێ بکەن و بڕیاری پێویستی لەبارەوە بن هەر ئەمڕۆ ئێمە پێشوازیمان کرد لە وەڕێز قوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە جگەلەوەی بۆ سپاس و پشتیوانیکردنی حکوومەتی خۆجێی سلێمانی و دام و دەستگاکانی هاتبوو لە هەمان کاتیشا گفتوگۆمان کرد لەسەر ئەو ڕێکارانەی پێویستە بیگرینە بەرەوە بە هەمومان وەکو یەک تیم کار بکەین بۆ ئەو هەنگاوانەی کە لەمە دووە پێویستە بیاننین لەم پێناوەیە ئێمە لە کۆبوونەوەی ئێوارەی لیژنەی باڵای ئۆپراسیۆنە کۆمەڵی بڕیاری تازەمانە کە دام و دەستگا حکومیەکان کە ئەرکی خزمەت گوزاریان هەیە وەکو ئاو وەکو کارەبا وەکو تیمەکانی شارەوانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و ژینگە پارێزی و هەموو ئەوانەی تری کە دیاری کراون ئەو بانقانە کە ئەرکیان پێدانی موچەیە ڕێگەخرێنەوە تەنیا لە سەعات حوتی بەیانی بۆ نۆی بەیانی تیمەکانیان ئاڵوگۆڕەکە دەوامەکان و وەجبەکانیان ئەگۆڕن بە غەیری ئەو کاتانە هیچ کاتێکی تر نابێ لە دوای ئەم 48 ساعتەشەوە لەسەر جا دەبن تەنیا لەو کاتانەیە ئەرکەکانی خۆیان جەبەجێەکەن کەرتی تایبەتیش ئەوانەی کە پەیوەستن بە کۆمۆنیکیشن بە ئینتەرنێت بە تەلەفۆن بە مۆبایل بە محەپاتی بەرهەمێنانی کارەبا بە مەسفاکان ئەوانیش بە هەمان شێوە وەجبەکانیان لە سەعات حوتی بەیانی بۆ نوێی بەیانی لەژێر ڕێنمایی دام و دەستگاکانی یەکە کاریگەڕیەکانە ڕێگەخەن و لە هەمان کاتیشا هەنگاومان ناوە بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی و لیژنەکانیانەوە و لە یەکە کاریگەڕیەکانیشا بە هەمان شێوە پێشنیازەکان و بڕیارەکانمان بۆ دوای ئەم 48 ساعتە ڕابگەێنین بۆ ڕێخستنەوەی مارکێتەکان نانەوەخانەکان سەمونخانەکان
قەسابخانەکان بەقاڵەکان ئەو شوێنانەی کە پێویستن و خەڵک پێویستیان پێێتی بە شێوەیەکی سیستەماتیک و پەیڕەوبەند لەلایەن قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی و یەکە کارژێڕەکانی تری سنووری پارێزگای سلێمانی هەر کەس دەستنووری یەکە کارژێڕەکەی خۆیان لە ڕێی لیژنەکانی ئۆپراسیۆنەوە کارەکانی خۆیان جێبەجێەکەن. هەموو ناوەندە ئەمنی و سەربازی و پێشمەرگایەتیەکان و پۆلیسمان ڕاست باردووە کە سبەینێ لە ژێر سەرپەرشتی لیژنەی ئارامی شاری سلێمانیە لەلایەن بەڕێز قایمقامی سلێمانیەوە کۆبوونەوەی خۆیانەکەن بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی مەفرەزەکانیان تیمەکانیان وەکو دەستپێشخەریەکی تازەی تری پارێزگای سلێمانی لەگەڵ هەموو ئەم تیمانەیە کە تەنیا پۆلیسی هاتوچۆ ڕێگاکان ڕێگە خات و لێپرسینەوە لە شۆفێرەکانەکە و لە ئۆتۆمبیلەکانەکە لەگەڵ ئەوەی کە کارمەندانی ئاسایش هێزەکانی پۆلیس لیوایەکی پاراستنی سلێمانی وا لە شوێنێکیش پێویست بکات هێزەکانی پێشمەرگی کوردستان بە سوپاسەوە هەماهەنگن لەگەڵمانە ئەرکەکان جێبەجێەکەن لە هەمان کاتیشە بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە لەگەڵ هەموو ئەو ئەرکە قورسانەی لەسەریانە ئەو هەموو هیممەت و هەوڵە زۆرەی کە کردویانە هەماهەنگە بن بۆی لەگەڵ هەموو ئەو تیمانەشە کەسێکدا بنێن بە جلوبەرجی خۆپارێزیەوە ڕێنمایی و وشیاری هاوڵاتیان بکە و ڕێنماییان بکە بەوەی چۆن باشتر خۆیان پارێزن. کردومانە بەبەرچ هیچ شوێنێک ناکرێتەوە گەر قەرەباڵخی لێبێ و هەر شوێنێک قەرەباڵخی لێبوو بێدا ئەخرێت و ئەو شوێنانەی تریش کە ئەکرێنەوە بە داناواخانەوە بە مارکێتەوە بە بەقاڵەوە بە هەر شوێنێکی ترەوە پێویستە بە تەواوی پەیڕەوی ڕێنمایە تەندروستیەکان و مەرجە تەندروستیەکان و کارژێڕیەکان و ئارامیەکان بکەن ئەبێ دەستکەشان لە دەستا بێ ئەبێ دەمامچیان لە دەما بێ ئەبێ شوێنەکەیان دیاری کرد بێ و ئەبێت تاک و ئەکرێت هەوڵ بن بە دیلیڤەری شتەکان بگێ ناو شوێنانە. پێویست بە موچە خۆران کە موچە بەردەوامە بێ لە دابشکردنی تیمەکانی چاودێریکردنی قەدەغەکردنی هاتوچۆ ئاگادار کراونەتەوە هەر ڕۆژێک موچەی چکیە کەرتێک بوو چ قیتاعێک بوو لە ڕێی ئەو ناسنامە و بەڵگانەیە و بە ڕێزانە پێشکەشیەکەن کار ئاسانیان بۆ ئەکرێت و ڕێگەیان پێ ئەدرێت کە بچن موچەکانیان وەرگرن بەڵام لێرەوە داوایان لێ یەکەین کە یەکەم بەڵگەنامەیان پێبێ دووهەم هەموو ئەو ئامراز و کەلۆستە و کەلوپەلانەی پێویستە بۆ خۆپارێزی پەیڕەوی بکەن نابێت لە ئۆتۆمبیلەکانیانە مناڵەکانیان یان خێزانەکانیان یان چەند کەسێک لە ئۆتۆمبیلەکە کۆ ببنەوە و ئەبێت بە خێرایی بێن موچەکەیان وەرگرن و بە شێوەیە کە دوور بن لە یەکەوە و بە شێوەیە کە بەریەکەوتنیان نەبێ و بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و بەردەوام بن لە ئەو خۆپارێزی کە دەستیان پێکردووە. گرنگترین بەرنامەکە لە پارێزگای سلێمانی و ڕامانگەیاندووە ئەوەیە و هیوادارین هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو خەڵک هەموو دۆستانی بەڕێز پشتیوانیمان بکەن ئەوەیە کە لە ئیستاوە ئەبێ کولتوری خۆپارێزی بەرجەستە بکەین تاک جیابێتەوە لە تاک ئەوەی ناومان ناوە تاکپارێزی ئەبێ وا بکەین کە ئەگەر قەدەغی هاتوچۆش پشوەکانیش تەواو بوون قەدەغی هاتوچۆش کێنرا ئەوان نابێت تێکەڵ بنەوە ئەبێ ڕێنمایە تەندروستیەکان بۆ ماوەیەکی درێژ جێبەجێ بکەن بۆیە لە ئیستاوە بێ خۆمان ڕابێنین لەسەر ئەوەی کە خۆمان پارێزین خۆمان ببین بە پزیشکی خۆمان بین بە ئاسایشی پاراستنی ئارامی خۆمان و خۆمان بین بەو پێشمەرگەی کە کیانی خۆمان ئەپارێزین اینجا ئەمە لە مارکێتا بێ لە ناوەندی خوێندنا بێ لە شەقاما بێ لە ناو ئۆتۆمبیلا بێ پێویستە هاوڵاتیان بە تەواوی ئەمە جێبەجێ بکەن و هەر شوێنێک مۆڵبوونی تیا بوو بەڕاستی قەدەغا ئەکرێ لێپێچینەوەی لێکرێ و هیواداریشین هاوڵاتیان بە وشیاری خۆیان ڕوبەڕووی ئەو دۆخانە بنەوە چونکە ئەم مەترسیە تەنیا بەوەی کە ئێمە لە سلێمانیا لە کوردستان تەجاوزی بکەین تەواو نابێ مەترسیەکە و پەتایەکە لەسەر ئاستی جیهان بڵاو بۆتەوە تا هەڵگری کەسێک هەبێت بەم ڤایرۆسە مەترسیەکان بەردەوامە بن بۆیە خۆپارێزیەکانیش ئەبێ بەردەوام بن ومێ دەکەین هەموو لایەک بەو شێوازەی کە لە ڕابردووە کردویانە بەردەوام بن هیچ خەمساردیەک بێباکیەک سەرکەشیەک لادانێک نەکەن بۆ ئەوەی تیمە تەندروستیەکان بتوانن بەو شێوە ڕێکوپێکەی کە کارەکانیان لە سەرەتاوە دەست پێ کردووە ئێوەی بەڕێز خۆتان شایەتی ئێن کە کەرتی تەندروستی یەکە کارژێڕیەکان هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و فەرمانگە خزمەت گوزاریەکان هیچ کەسێک هیچ کەم تەرخەمێکی کۆنگرێی ڕۆژنامەوانی پارێزگای سلێمانی قایمقامی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە کە باز لە ڕێکارەکان دەکەن و ئاماژە بۆ دەکەن کە لە ئایندەیەکی نزیکدا 240 کاتژمێرە بە زووی شوێنە پێویستیەکان بۆ هاوڵاتیان دەکەنەوە بە پێوە مەرج و ڕێنمایانی کە ئێستا پارێزگاری سلێمانی لە سەرەتای وتەکانیدا ئاماژەی پێکرد. دکتۆر تەها گەڕێمەوە لای بەڕێستان باسمان لە پێکەنانی حکوومەتەکە و بەشداری کورد دەکرد یعنی بەپێی ئەوەی کە کورد بە جۆرێک لە جۆرەکان
دەیەوێت بەشدار بێ و پشتیوانی و پاڵپشتی لە عەدنان زورفی دەکات تەنها ئەوەیە کە لەو بەیاننامەیە یاخود لەو کارنامەی حکوومەتدا لە بڕگەی 12 ئاماژەی بەوە کردووە کە دەیەوێت گرفتەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکە یان ڕێکەوتنی دیکە و گفتوگۆی دیکە هەبووە و هەیە تاوەکو عەدنان زورفی هەم بڕگەی 12 بۆ ئەو بابەتە لە بڕگەی 12 دا بچەسپێنێ هەمیش بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵی کێتی نیشتیمانی هاوسەرۆک لاهور شێخ و لەگەڵ نەچیروان بارزانی گفتوگۆیان کردووە و ئاماژەیەک هەیە بۆی کە کورد دەچێتەوە حکوومەتە و ڕازێ بە عەدنان زورفی. کاگارم وەکو ینی ئێمە لە زروفێکاشین و تەجروبەمان هەیە ئەمە کۆمەڵە قەیرانمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی لەبەرەوە لە هەموو کاتێکە ئێستا پێویستمان بەوە هەیە کە وردە بەرەو سەقام ژیری بڕۆین پێویستمان بەوە هەیە کە ئەو مەلەفانەی کە بڵێن لە نێوان با بڵێن هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە کە بۆتە گرێکشوێرەیەک تا ئێستاش هەر بڵێن لە هەموو تەشکیلکردنی هەر حکوومەتێکە ئێمە بێ ئەم قسەیە دووارە بکەینەوە لەبەرەوە پێویستمان بەوە هەیە کە کۆتاییەک بە مەعانەتە بێنینی کۆتاییەک بەوە بێنین کە بەڕاستی خەڵک ئەوەنە چاوەڕێ نەبێت فلان مدیر عام و معاشەکەی نەناردوو فلان کەس ئاها بوو یان بودجەکە نەهات یا بودجەکە هات یان ئەمە وەزیرە کوردەکەیە ئەمانە هەنی کۆمەڵێ پرسن بەڕاستی تەسەورەکەم کۆمەڵانی خەڵک بێزار بوو بێ بێتاقەت بوو بێ لەمانە وە سەرباری ئەوەی کە ئێمە مەلەفی مادی 140مان هەیە کە ئەمە چەندین ساڵە ئێمە هەر چاوەڕێن بۆی کە ئەمەش هەر بێتە سەر ڕێگای خۆی و وردە بەرەو چارەسەرکردن بڕوە کۆمەڵێ مەلەفی تر هەیە کە ئەمانە هەمووی لە ڕێگای دامودەستگای دەوڵەتی و ئەمانە چارەسەرەکرێەوە لە ڕێگای ئەوە چارەسەرەکرێت کە بەڕاستیت بێت تۆ قەناعەت بە بەرامبەرەکە کە مشارێکی لە حکمی سیاسی لە وڵات هەیە دوورکەوتنەوە لە حکومە دوورکەوتنەوە لە عملی سیاسی لە عێراقا ئەمە ئەوە دەرەخات کە ئەوان شکیان لە ئێمە هەبیە ئێمە شکمان لەوان هەیە لەبەرەوە تۆ بێ پێش هەموو شتێک ئێمە قەناعەت بەوان بکەین کە بەڕاستی ئێمە مشارێکیکەین و ئەتوانین لە قەراری سیاسی بەشداربین ئەتوانین لە ئەزمەکانە لەگەڵیانە بەشداربین ئەمە ئەتوانین لەوەی کە دامودەستگای نێودەوڵەتی بە باشترین شێوە بەڕێوەبەرین و بەشدارە بین لەوەی کە فەساد نەهێڵین ئەمانە هەمووی پرسن تۆ ئەبێ ئەمە بخەیتە ڕوو ئەمە ڕەنگە مەسەلەکە پەیوەندی بە زیاتر پەیوەندی بە عەمرو زەیدەوە نەبێ پەیوەندی بەوە هەیە کە تۆ چۆن ئەتوانی ئەو عملیە ڕێک بخەیتەوە چۆن ئەتوانی گرێکشوێرەکان لە نێوان خۆت و لە نێوان حکوومەتی اتحادیە بڵێن زیاتر بکەیتەوە واکەی کە تۆ بتوانیت مشارکی فعلی بی لەناو عملی سیاسی عێراقیە وابێت کە تۆ مستحقاتی خۆت ئەوەیە کە چیت هەیە لەم حکوومەتە تۆ وەری بکریت ئەمانە هەمووی بە لێک تێگەیشتن و مشاورات و دانیشتن و قسەکردن و کۆبوونەوە ئەکرێت و ئەمە بەوە ناکرێت کە ئێمە بە شیعاراتی زۆر زەخم بینە مەیدانەوە بڵێن ئەمەکەین بەڵام لە واقعی فعلیشە هیچ شتێک نەبینین لەبەرەوە ضرورە کە ئێمە خاستن ئێستا لەم ئەزمەی ئێستا لە هەموو کاتێک پێویستمان بۆ هەیە کە تەنیا ڕێگە بۆ چارەسەرکردنی هەموو قەیرانەکان و بەتایبەتی قەیرانی ئابووری کە لەم ئەزمەی کە ئێستا هەیە پێویستمان بۆەوە هەیە کە علاقاتی خۆمان لەگەڵ با بڵێن حکوومەتی اتحادیە ئەگەر یەک جار بەرامبەر بوو بێت ئێستا دەیان جار بەرامبەر بێت یعنی باشتر بێت لەبەرەوە ئەمانە بڵێن چارەسەری کێشەکارمانەکە و ڕێگای دووەم و سێم نییە تەنیا یەک ڕێگا هەیە و ڕوویەیەکی نیشتمانی کوردستان ژۆک و خۆشدامەژەدە هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بڕێ شێخ لاور ئەمە بەوازحی دیارەکە ئێمە بە دوای چارەسەر ئەگەڕێن بۆی ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوەی کە بەشدار بین لە حکومڕانی لەگەڵ حکوومەتی عێراقیە و بەشدار بین لەوەی کە دامودەستگانی و دەوڵەتەکانی عێراقی ئەم کوردی تیابێت و لە هەموو ئاستەکانە نەک هەل مەسەلەکە لێرە وەزیر بێ لە ئاستی مدیر عامە بێ لە وشیل وەزیرەکانە بێت چونکە کە کاتێک کە خۆت سلماند لە ئیدارەی دەوڵەتە هەڵبەت تۆ بوونی خۆت و قەراراتی خۆت و ڕوئیای خۆت لەو دامودەستگا و لەو عملی سیاسی زیاتر ئەچەسپێنی و زیاتر لە بەرچاوە بی لەگەڵ هەموو لایەنەکانە لەبەرەوە ئەمانە هەمووی گرنگ کرد کاتێک کە تۆ لە مەلەفی ئەمنیە لەگەڵ یانە بەشداری کە بەوازحی بە هەمان شێوەیە کە لە فەقەرەکان باسیەوەی کردووە کە پێویستە کات بڵێن هێزی پێشمەرگەش لە عملی ئەمنیە بڵێن احتیمامی پێبیرێ و زیاتر بڵێن لە ڕووی تەسلیحەوە لە ڕووی ئەمنیەوە ئەمانە هەمووی بڵێن گرنگی پێ بدرێت کە ئەمەش بۆ خۆی ینی ئاماژێ بۆی کە بەڕێز عەدنان هەوڵ ئەیات بە هەر چۆنێک بێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە بە کوردیشەوە بە سوننەشەوە بە عەرەبیشەوە بە هەماشەوە وی هیچ نەبێت لەم قەیرانانەی کە ئێستا هەیە تیا دەربچین و هیچ نەبێت بەلایانی کەمەوە ئێمە دامودەستگای دەوڵەتی زیاتر کارا بکەینەوەی کە میلیشیات بێت حکم و کار لە وڵاتەیە خۆت زانێ ینی بەڕاستی ڕەنگە بڵێم زیاد لە هەفتە
هێزی چەکدار هەیە لە عێراق دەکات لە ژێر پەردەی حەشدی شعبی و ئەمانەیان ئەکە ئەمانە هەمووی چەکی قورس و سووکیان لە بەردەستایە و بۆتە هۆی ئەوەی کە لە قەراراتیشە بە هەمان شێوە بەشدار بن و زەخر لە زۆر لە ڕێز و زەرا بکەن لە وەزیرەکانی تر بکەن ئەمە ئەو ئەوێت ئەم بابەتە بەڕاستی وردە کۆتایی پێبێت بەڵام ئەوەی کە گرفتە ئەوەیە خۆشت دەزانی و لە پێش ئاماژەیەکی کورتت پێکرد یعنی نێوماڵی شیعی لەو دۆخەیان نین کە هەمویان بەیەکەوە پشگیری لە عەدنان زورفی بکەن لە کاتێکدا کە ئەمریکا زۆر بە توندی و زۆر بە باشی پشتیوانی لە عەدنان زورفی دەکات بۆ پێکەنانی حکوومەت کە ئەمە زیاتر نێوماڵی شیعی پەرتەوازەتر کردووە لە پشتیوانیکردن لە عەدنان زورفی ئەو هێزانەی کە هێزی شیعین و نزیکن لە ئێرانەکانەوە پشتیوانی ناکەن و بە هیچ جۆرێکیش باز لەوە ناکەن کە دەیانوێت حکوومەتەکەی عەدنان زورفی حکوومەتێکی سەرکەوتوو بێ کەواتە دەستپێکی حکوومەتەکەی عەدنان زورفی بە دەستپێکێکی پەرتەوازە و دوور لە پشتیوانی گەورەترین بڵین پێکهاتە کە پێکهاتی شیعەیە دەست پێ دەکات ئەمە گرفتی ئایندەیی بۆ عەدنان زورفی چی گرفتێک دروست دەکات کاگارام ئەگەر بگەڕێنەوە بڵێن چەند کابینەیەک لەو پێشتر هیچ کابینێک کاتێک کە پێک هاتووە 100% هەموو تەوافقی لەسەر نەبووە یعنی ئەمە حقەتێک بووە لەبەرەوە یاوەتە بڵێن بەدڵی کورد نەبووە یا بەدڵی سوودنە نەبووە یا بەدڵی شیعەکان خودی خۆشیان نەبووە لەبەرەوە من تەسەوڕە کرێت کە عەدنان زورفیش ئەو ینی تووشی کێشە بێتەوە لەگەڵ بڵێن لایەنەکانی خۆشیان کە لایەنی شیعین و ماڵی شیعیە و ئێران بە هەموو قوتی خۆیەوە هەوڵ ئەیە کە نفوزی خۆی لە عێراق زیاتر بە قوتر کات لە ڕێگەی ئەو لایەنانەوە کە بە 100% پشتگیری دەکات و هیچ شکیلیان بە تایبەتی ئەو لایەنانەی کە لەناو حەشدی شعبیان وەکو حیزب الله وەکو خراوی بەدر هادی عامری وەکو حیزبی داعوە ئەمانە ئەوێت بە هەر چۆنێک بێت ئەمانە بڵێن لە قوتی حکومە بێڵێتەوە بۆی بتوانین نفوزی خۆی زیاتر باڵەدەستکەوە بەشدار بێ زیاتر لە قەراری سیاسی عێراقیە لەبەرەوە لە پای ئەوەشە بە هەمان شێوە ئەمریکا بڵێن ئەوێت زیاتر لە ساحەکەی خۆی ڕۆڵ زیاتر ببینێت و ئەمە زۆر بە زەقی دەرکەوت کە پشتیوانێکی سەرسەختی عەدنان زورفی تا ئەم لەحزەیەش کە ئێمە ساکەینەوە تا ئێستاش عەدنان زورفی لە هیچ لێدوانی شێباز لەوە ناکە کە پاشەکشێکە یاخود واز لە تشکیلکردنی کابینەکەی ئێمە دەلال لەوەکە کە ئەگەر بە شێوەیەکی ئاشکراژ نەوێت بەڵام بە شێوەیەکی خەفی دیارە قوتێک یا پاڵپشتێکی هەیە لە بەشێک لە شیعەکان خودی خۆیان کە وەکو ئەوەی ئەبینین کە بڵێن جێگرەوەی قاسم سلێمانی کە هات بۆ ئێرە سەدر نەچوو ینی لەگەڵ یادا بنیشێت ئەمە یەکێک لە خاڵەکان بوو کە دەلال لەوەکە کە سەدر ئەگەر چی تا حدێک بڵێن حیزبێکی سیاسی نییە بۆ فعلی کە وەکو حیزبەکانی تر بەڵام تا حدێک شارعی شیعی بەدەستەوەیە کە بتوانێت زەخر لەسەر لایەنەکانی تریش بکات و یاخود هیچ نەبێت وا بکات کە ئەزمەیەک دروست کە ئەزمەیەکی سیاسی دروستکە لە ناو حکوومەتی عێراقیە لە شارعی عێراقیە لەبەرەوە ئەم هەوڵانە هەمووی هەیە و عێراق بخۆشی ینی ناڵێم کۆمەڵێک ئەزمەی هەیە ینی ئەوە قەیرانی ئابووریە وەکوەک هەندێک لە کاربەدەستانی عێراقی لە بواری ئابووریە کە باسیەکەنەوەی ئێمە متابعەکەین کە لە مانگی 4 و 5 ئەوانە وردە بەڕاستی تووشی کورتێنانی بودجێ عێراقی تووشی کورتێنانێکی زۆر قورسە بێتەوە ئەمە هەمووی دابەزی نرخی نەوتە کە لە ساڵ 96 داهاتی عێراق لە نەوتەوە دەبەرەوە با بڵێن بیانەویان نەیانەوێت ئەبێت یعنی تا هەوڵبان بۆی کە ئەم کێشەی بڵێن حکومداری کە بڵێن خۆی لە درێژین تشکیلکردنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیە بینێتەوە کابینەی حکوومەتە بینێتەوە وردەوردە بەرەو حەل و چارەسەری برن بەبێ ئەوە هیچ حەلێکی تریان نیە سەرباری ئەوەی کە ئەم مشکلەی کۆڕانەوە هاتوۆتە پێشەوە ئەمەش بۆ خۆی هەروەتە کێشەیەک و گرفتی لە ناو عێراقا زۆر باشە کاک دکتۆر دوا پرسیار دەمەوێت لەسەر دۆخە ئابووریەکە قسەیەک بکەین ئەوەی کە لە عێراقدا هەیە یعنی دابەزیری نرخی نەوت ئەگەرچی حکوومەتی عێراقی تەواوی دڵنیایی دەدا بە هاوڵاتیان بەڵام باز لە بڕینی موچە و نەبڕینی موچە ئەوە ناکە بەشی هەرێمی کوردستانە ئەوەی کە تایبەتە بە هاوڵاتیانی عێراقی بەگشتی ئەمە تا چەند یەکلا بۆتەوە دوایین زانیاریەکان لەسەر ئەم بابەتە چین سوپاس دەکەم تا ئێستا شتێکی واضح ینی پێشکەش نەکراوە لە بواری لە مەسەلەی موچەی بڵێن عێراقیە لەبەرەوە تا مەخزوونی عێراقی لە دراوی بیانیا تقریبا 8 ملیارد دلارێکە کە ئەوەی کە هەبێت لە باقی ئەوەی من معلوماتم هەبێت تەسەوڕەکەم بەس ئەوەیە کە وردەوردە پەنابەرن بۆ ئەوەی کە بۆی عەزی میزانیان پڕکەنەوە گرنگەوەیە کە بتواندرێت ئەم تشکیلی حکوومەتە تەواو بێت و ئەم ئەزمە سیاسی کە هەیە لە ناو
حکوومەتی عراقیان و ناولایەنەکانە وردە وردە کۆتایی پێ بێت و واش بێت کە تەوافقی هەموو لایەنەکانیشی لەسەر بێ بەڵام بەپێ ئەو کارنامەی کە هەیە هەڵبەت باسی بودجەشی تەیە کە پێویستە کات بە زووترین کات بودجەی عراقی بچێتە پەرلەمانەوە بصادقی لەسەر بکرێت و حلی ئەو مشکلانش لە نێوان کورد و عەرەب و هەموو لایەنەکانی تریشا بکرێت. بەڕێز دکتۆر تەها حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر هێڵی سکایپ لەگەڵمان بووی. سوپاس دەکەم لە بەرنامەی گەرماوگەرم. سوپاس بۆ ئەوەش کە بینەر بوون.